دیون بۆکانی هەڵەبجەیە بۆیە لەم خاڵانەی خوارەوەدا داواکارەکانمان دەخێنە بەردەستی بەڕێستان بە هیوای جێبەجێکردنی داواکارمان. یەک هەر لیژنەیە کە پێک دێت دەبێت زیاد لە ئەندامێکی خانەوادەی ونبووەکانی تێدا بێت. دوو هەڵوەشاندنەوەی ئەو لیژنەیە کە پێک هاتووە. سێ لەبەر ئەوەی زۆر بابەت وتراوە لەبارەی شیکاری DNA-ەوە بۆیە ئێمە دووبارە نامانەوێت دوای دۆزینەوەی کۆرپەکانمان تووشی حاڵەتی دەرونی خراپتر بین بۆیە دەبێت لیژنەی شیکاری DNA لە چەند دکتۆرێک پێک بێت و شیکاریەکان لە دەری وڵات بکرێن لەبەر ئەوەی کەرتی تەندروستی بەگشتی تیبینی زۆری لەسەرە. چوار ئاشکراکردنی بڕی تێچووی شیکاری DNA بۆ ڕایگشتی. پێنج پێدانەوەی شیکاری DNA بە خانەوادەی ونبووەکان بۆ ئەوەی دڵنیابین لە هەر جۆرە حاڵەتێک. شەش دەبێت لەگەڵ دۆزینەوەی هەر منداڵێکی هەڵەبجەدا سەرجەم ڕاگەیاندنەکان لە ڕێی تەندەرینەوە بەشدار بن بۆ ئەوەی سپۆنسەری هاتنەوە و ئاهەنگی شادبوونەوە لە ئەسۆ بگرنە حاڵەتی ڕابردووی گلەیی ڕاگەیاندنەکان دووبارە نەبێتەوە. حەوت ئەگەر داواکارەکانمان جێبەجێ نەکرێن ئەوە ئێمەی خانەوادەی شەیدان و ونبووەکانی هەڵەبجە سکاڵای یاسایی تۆمار دەکەین لەسەر ئەو لیژنەیە ئەو ئەنجامەی کە ڕادەگەێنن لە ئایندەدا و دان بە ئەنجامەکانی ئەو لیژنەیەدا نانێن. سوپاس بۆ ئێوە. ئەم ڕاگەیاندنەمان بۆ ڕایگشتی بوو بەعام و بۆ لایەنە پەیوەنددارەکان بەتایبەتی وەزارەتی شەیدان و لایەنی فەرمیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە تعبیر لە کاروباری کەسوکاری شەیدانەکە سوپاسانەکەم.